ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری ڕاڤا بە دیدارتان شا دەبین تەوەری بەرنمەکەمان بەرەو کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆی ئەنجامدانی کۆنگرەی چواردەهەمینی پارتی دیموکراتی کوردستانەکەین وەکو ڕووداوێکی سیاسی گەورە و گرنگ سەبارەت بە هەرێمی کوردستان و ناوچەکە با میوانداری زۆر بەڕێز کاکزانا تۆفیق بەگ کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان و شرۆڤەکاری سیاسی کاکزانا خۆشحاڵین و بەخێر بێت. سپاس کاکزانا ئەوەی کە لە ماوەکانی بەتایبەت لە دوای مانگی شەشەوە کە پارتی دیموکراتی کوردستان بڕیاریاوە چواردەهەمین کۆنگرەی خۆی ببەستێ بخۆی بۆ بە جێگەی گفتوگۆ بۆ بە جێگەی جۆرێک لە قسە لە سەرکردنی نووسەران توێژەرەکان لایەنە سیاسیەکان و بەشێ لە میدیاکان ینی بە ئوسلوبی جیاواز چ ئەوانەی کە لەگەڵین و پێیان باشە و بەرزێن نەخێنن چ ئەوانەی کە ڕەنگە خوێندنەوەی ڕخنەیان بۆی هەبێ یان قسەیان لەسەر کۆنگرە و کۆنفرانسەکان هەیە لە کوردستان کە بە ئاراسی جیاواز قسە لەم بابەتاکرێ پێم خۆشە بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین لەوەی کە بایەخێم کۆنگرەیە چییە کە پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 2022 ئەوێت وەک چواردەهەمین کۆنگرەی خۆی ئەنجامیوات. پێشی سوپاس بۆ بەڕێزە کاک سەربەرزەوە ڕێز و خۆشەویستین بۆ مینەدانی کەناڵی سلێمانی. بەڵێ ئێمە ئێستا بەرەو کۆنگرەی چواردە هەنگاوەڵێنین و لە ڕووی عەمەلیەوە دەستمان کردووە بە ڕێکارەکان بە هەڵبژاردنەکان و کاندیدەکانی ئێمە هەموو خۆیانیان ئامادە کردووە کە بەشدار بن لە کۆنگرەی چواردەیە. ئێمە گرنگە تێبگەین بۆ کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا گرنگە نەک تەنیا بۆ پارتیەکان بەڵکو بۆ هەلومەرج و مەناخی سیاسی هەرێمی کوردستانیش گرنگە. قۆناغی کۆنگرەی چواردە لە هەرێمی کوردستانە کە ئەبێتە نازنامەی پارتی دیموکراتی کوردستان و ئیعادە نەزەری سیاسی پارتی چ لە ڕووی ناوەڕۆکەوە چ لە ڕووی پێداچوونەوە بە مانبێستی پارتی واتە بەرنامەی سیاسی پارتی یا دەستوری پارتی ئەگەر قانونیە وا بڵێین لەم کۆنگرەیەدا کۆمەڵێک گۆڕانکاری باش وای دەبینین کە ڕوودەدا ئەیژەوەیە یەک هەلومەرج لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەگەرێمە قسە بکەین. ئێستا هەرێمی کوردستان بە قۆناغێکی زۆر جیاوازتر تێدەپەڕێت لە چاو کۆنگرەی سیانزەیە. بۆچی یەک لە دوای کۆنگرەی سیانزەوە کۆمەڵە گۆڕانکاری و ئالەنگاری سیاسی زۆر گرنگ دروست بووە. یەکێک لەوانە مەسلەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکومەتی ناوەندی بەغایە کە پارتی پشکی شێری بەرەکەیە چونکە پارتی حیزبی زۆری نەیە و پارتی سەرۆکایەتی هەرێم و حکومەت لای پارتیە و لە ڕووی سقلی سیاسی هێزی سیاسیەوە پارتی توانایەکی تەواوی هەیە کە دەتوانێت بڕیاری سیاسی چ لەسەر ئاستی کوردستان چ لەسەر ئاستی عێراق دروست بکات و کاریگەری گۆڕانی بڕیاری سیاسی شیە بێت. کاتێک کە تۆ هەیبەتی سیاسی پارتی بەم جۆرە بینی بێگومان کۆنگرەکەشی کاریگەریەکی بەهێز دروستەکە لەسەر هەردوو ئاستەکەواتە لە ناو هەرێمدا لەگەڵ حکومەتی عێراقیدا. پاشەوە لە 2000 خۆی قەرار بوو وایە لە 2014 ئەمە کۆنگرەی نوێمان ببەستایە بەڵام یەکێک لە ئارتیکڵەکانی ناو پرۆگرامی خۆمان وەکو پارتی دیموکراتی کوردستان ڕێگەی ئەوەی پێداوین کە با بڵێین زەمەنی ئیستیسنا کە پێی دەوتێت ئیستیسناکردن بۆ ئەوەی کە کۆنگرەکە لە زەمەنی خۆیان نەکەی ئەوی ژەوەیە کانێک تەفاعولاتی سیاسی فاکتەری سیاسی واولەیەکە کە زەمینەی دروستکردنی کۆنگرەکە لانێ لە 2014دا بۆ پارتی نەگونجابێ لەبەرەوەی تەحەدیاتی ئەمنیە بوو شەڕی داعش بوو دوایەوە مەسلەی قەیران دوایەوە مەسلەی کۆڕۆنا دوایەوە مەسلەیەکی گرنگکە لای پارتی با بڵێین تۆپی کارکردنی بوو مەسلەی ڕفراندۆم بوو ئەمانە و کۆمەڵێک با بڵێین بەرکەوتەی گەورەی سیاسی وای لە پارتی کردبوو کە کۆنگرەکە دوابخات و ئێستاش هەلومەرجێکی گرنگ هاتوۆتە پێشەوە ئەی دەیبینین وەسعی عێراق وەسعێکی خراپە و لە ناوخۆی هەرێمی کوردستان جۆرێک لە پەرتەوازی هەیە لەبەرەوە لەم کۆنگرەیەدا من بڕوایەکی تەواوم بۆیە کە پارتی بەشێکی زۆر لە ئەنجدا سیاسیەکەی وا لێ بکاتەوە کە بەشیشان جارێکە لە ڕێگای ئەو کۆنگرەیەوە ماڵی کوڕێک بخاتەوە و زۆربەی زۆری حیزبە سیاسی و هێزە سیاسیەکان بانگێش بکاوەکو میوان بۆ کۆنگرەکە و لەوێژدا جاری کە هەواڵانی ئێمە ئەوانەی کە دەبنە ئەندامی کۆنگرە ئەوە بخەنەوە بەرباس و بەر لێکۆڵینەوە کە چۆن جاریکە میکانیزمێکی نوێ دروست بکەینەوە بۆ یەکگرتن بۆ دروستکردنەوەی باوڵین
دیسکۆرسێکی یەکگرت و خطابێکی سیاسی یەکگرت و لە داهاتوودا ئەمە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگتری حیزبیژەیە کە لە کۆنگرەی چواردەدا بڕیارە باسی لێوە بکرێت و هەندێک گۆڕانکاری لە ڕووی هەیکەلێتەوە لە ڕووی کارکردنەوە لە ڕووی مەنهەجێتەوە لە ڕووی تێڕوانینمانەوە لە ڕووی استراتیجێتەوە لە ڕووی تەکتیکی بەکارێنانی تەکنیکی جێبەجێکردنی ئەو استراتیژەی کە لە کۆنگرەی چواردەدا بڕیاری لەسەر دەدەن ئێمە لەم کۆنگرەیەدا بە بێگومان دەنگی لەسەر دەدەین و دەبێتە بەرنامەی کارمان. کاکزانە سەرباری هەموو ئۆستەنگانی کە لەم ناوچەیە گوزەرێ پارتی دیموکراتی کوردستان چواردە کۆنگری ئەنجام داوە کە ڕەنگە هیچ هێزبوولایەنێکی سیاسی بەم ئاستا مکۆڕ نەبوو بێت لەوەی کە سەرباری دۆخەنە هەموارەکان سەرباری دۆخەنە خوازراوەکان سەرباری هەموو ئەو کێش و قەیرانانەی هاتوونەتە پێش بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە پێی هەلومەر چۆڵیاوە کۆنگرە ببەستێ خوێن نۆچێ بۆی کە پارتی توانیت تا ئێستا چواردە کۆنگرە ئەنجام بدە. پرسیارەکە و زۆر جوانە کاک سەربەز. ئەگەر بگەڕێنەوە چەند هەنگایەک بۆ مێژوو دروستبوونی پارتی لە سەدەکەی پێشوودا بووە واتە لە ساڵی 1946دا کۆنگرە بەرامبەرین پارتی دامەزراوە لەگەڵ دامەزرانی یەکەم کۆنگرەی بەستووە. پارتی ئەو کاتی کە پارتی دیموکراتی کوردستان لەدایک دەبێت ئەو کاتە باسی مەسلەی ئایدۆلۆژیە بێت باسی مەسلەی چەپگەرایی و فکری پێشکەوت و خوازیە بێت. ئەوەی کە لە پارتیا گرنگە و ئەوەی لە کۆنگرەکانی پارتیدا ئێمە هامیشە شانازی پێوە دەکەین و بە بەشێکی مێژوویشی بەردەوام و دانەبڕاو لە خەباتی ئەم حیزبە و لە خوێنی شەیدانی ئەم حیزبە و لە خەباتکردنمان لە ناویدا ئەوەیە کە جوانی پارتی لەوەیە کە هەم خۆی نەبەستۆتەوە بە هیچ ئایدۆلۆژیەتێکەوە لە تەنیش ئەمەدا پارتی لە بنچینەوە لە ستراکچەرەوە بڕوای بە مەسلەی دیموکراسی هەیە. یەکێک لە بنەما جوانەکانی کۆمەلگای مەدەنی یەکێک لە بنەما جوانەکانی دروستکردنی با بڵێین دەوڵەت یەکێک لە بنەما جوانەکان لە پێشوودا لە سەردەمی خەبات کە ئێشتا با بڵێین وەکو خۆی خەباتی سیاسی و عسکەری هەبوو لە دروستبوونی پارتیەوە تا ئاگاتە شۆڕشی ئەیلول پارتی لە ڕووی عومقەوە بڕوایەکی تەواوی بەوە هەبووە کە مەسلەی دیموکراسی و مەسلەی هەڵبژاردن و بەستنی کۆنگرە و کۆنفرانسەکان بڕبڕەی پشتی ئەم حیزبە بێت و ئەگەر دیقەت بدەین هیچ حیزبێکی سیاسی لە باشووری کوردستانە بەقەدەر پارتی کۆنگرەی نەبەستووە و هەموو کۆنگرەیەکیش لە ناو پارتیدا کۆمەڵە گۆڕانکاری جەزری دروست کردووە هەم لە ڕووی حیزبیەوە هەم لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە ئەوەی کە باسی دەکەین هەم لەسەر ئاستی کۆمەلگاش ئەمە گرنگە بۆ حیزبێکی وەکو پارتی کە شانازی پێوە بکات چونکە هەندێک جار حیزبی سیاسی هەیە کۆنگرە دەبەستێت ئەم کۆنگرەیە لەوانێنە گۆڕانکاری دروست بکات لە ناو حیزبەکەیە بەڵام لەسەر ئاستی شەقام لێکەوتەی لێ نابێتەوە بەڵام ئەمەی پارتی زۆر پێچەوانەیە ئەوەی پارتی هەر کۆنگرەیە کە بەستوێتی تەبەنی بابەتێکی سیاسی با بڵێن قۆناغێکی سیاسی دەستنیشان کردبێ بۆ هەرێمی کوردستان لە ناو کۆنگرەکەدا دروشمی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان بووە. نمونە باسکەین سامپڵ وەرگرین لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا دروشمی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان ئۆتۆنۆمی بووە و دیموکراسی بووە بۆ خەڵکی عێراق نەک تەنیا بۆ هەرێمی کوردستانی ژەما هەنگاوێکی زۆر جدی بۆ باش بووە لە دانیشتنەکان و گفتوگۆکانی سەردەمی شۆڕشی ئەیلول لەگەڵ حکومەتی مەرکەزیدا ئەم بابەتەی بە تەواوەتی لە ڕووی قانونیەوە چەسپان یعنی دروشمەکانی پارتی لەگەڵ چەسپاندن و قۆناغی کارکردنی سیاسی خۆیدا بە شێوەیەکی زۆر جدی و زۆر ڕازگۆیانە لەگەڵ خۆیان لە بەرنامەی کاری و دانیشتن و ڕێکەوتنەکانە چەسپانوێتی ئەمە شانازیەکی زۆر گرنگە بۆ ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان کە شانازی بەم بابەتەوە بکەن. بۆچی زۆر حیزبی سیاسی هەیە دروشمی زۆر قەبە بەرزەکاتەوە بەڵام لە نەتیجەدا بە زۆر لای ئێمە ئەمە وجودی نییە. کاتێک کە پارتی لە شۆڕشی ئەیلودا وتی ئۆتۆنۆمی بۆ کوردستان لەگەڵ حکومەتی مەرکەزیدا ئۆتۆنۆمی سەپاند بەسەر حکومەتی مەرکەزیدا و بەهێز وای لە حکومەتی مەرکەزی و کاتی عێراق کرد کە بڕوا بە دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستان بێنێ و لە ناو کۆنگرەکانی پارتیدا ئەم دروشمە تەسبیت ببوو نەک لەبەر سەرکردەیەکی سیاسی بە مەزاجی سەرکردەیەکی سیاسی ئەم دروشمە بووبێتە دروشمی مەرکەزی پارتی دیموکراتی کوردستان بە پێچوانەوە لە ناو قوڵایی ئەندامانی کۆنگرەیە دروشمەکانیەتە دەرەوە لە ڕووی پراکتیکیشەوە پارتی جێبەجێیەکات ئەمە لە کەم حیزبی سیاسیە هەیە ئەم جۆرە ڕازگۆییە لەگەڵ دروشم و لەگەڵ بابەتەکانی خۆیان جێبەجێ بکات. بەڕێزت
کەسێکی نووسەر و ڕۆژنامە نووسی و ئاگاداری دنیای سیاسی بێگومان لەوەیە هیچ گومانم نییە لەوەیە زۆر حیزبی سیاسی بە سامپڵە گۆری مافی چارە نووسیان بارزە کردەوە دوایی بەکەمتر لای پارتی ئەم قۆناغا یا ئەم جۆرە سیاسەتە ئەم جۆرە ڕوانین و دیدگایە بۆ کارکردن لای ئێمە وجودی نییە کاتێک کۆنگرە دەڵێ هەرێمی کوردستان بەرەو کۆنفیدراڵی هەنگاو هەڵێنین پارتی هەموو خەباتی خۆی لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازی و لە ڕووی مەدەنیەوە کارەکات بۆ ئەوەی قۆناغی کۆنفیدراڵی تێپەڕین بۆ کۆنفیدراڵی تێگەی ئەمە لە هەرێمی کوردستانە جگەل لە پارتی هیچ حیزبێکی سیاسی تر من ئەم ڕوانگەی لێ نابینم بۆیە لە ئەم کۆنگرانی کە پارتی بەستێت کۆنگرەی زۆر گرنگن و کۆنگرەی گۆڕانکارین چ بۆ ناوخۆی خۆمان وەکو جارێکە باوڕین خوێنێکی گەشت یاخۆ جارێکە ئەپدەیتێکی تاو چ لە سەرۆکەوە تاگاتە ئەندامەکانی خوارەوە چ لە ناوەندەکانە چ لە سەرکردایەتی و کۆمیتەی سەرکردایەتی کۆمیتەی ناوەندی ئێمەدا لەگەڵ مەکتەبی سیاسی و تایەتە خوارەوە بۆ لق و ناوچەکان بە جۆرێک لە باڵین شێوازێک لە باڵین چۆنەڵی حەلقاتێکی گرنگە لەسەرەوە دەست پێ دەکات ئەم گۆڕانکاریە تا دەگاتە سادەترین ئەندامی ئێمە بۆیە کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان هیچ گومانم نییە کە کۆنگرەیەکی نوعیە بێت چ لەسەر ئاستی چۆنایەتی چ لەسەر ئاسی چەندایەتی چۆنایەتی منهەجێت و مانفێستەکەیەتی چەندایەتیش ئەو کادرە نوخبانن کە دەبنە ئەندامی کۆنگرە و لەوێدا دەبنە دەنگ و سەدای ئێمە و داواکاری و خواست و بابڵین ئەو بابەتانەی کە ئێمە بە پێویستی دەزانین لە ئێستادا بۆ پارتی دەبێ بکرێت بۆ ئەوەی جارێکە ئیعادە نەزەرێک بە تەنزیمی خۆمان بکەینەوە جارێکە ناوەندەکانی خۆمان نوێ بکەینەوە من هیچ گومانم لەوە نییە و ئەندامانە لەوێدا دەتوانن بە جەدەل بە دیالۆگ لەگەڵ یەکتریە لەگەڵ هەموو ئۆرگانەکان و لەگەڵ هەموو ئەو لیجانانەی کە لەناو کۆنگرەدا ئامادە دەکرێت لەوێدا مناقەشەی بکەن و بیکەنە مانڤێستێکی باش بۆ کاری داهاتوومان. کاکزانە باسی کۆنگرە و کۆنفرانسە حیزبیەکان و دۆخی سیاسی چەند پێویستی بەم جۆرە لە کۆنفرانس و کۆنگرە و نێبوونەوە هەیە بە تایبەت یەگەڕێمە سەیری ژینگەی سیاسی پێن لە هەرێمی کوردستان زۆر جار هەندێک لە لایەنە سیاسیەکان مزایداکەن بەسەر پارتیا لەوەی کە ئەوان زۆر دیموکراسین زۆر شەفافن زۆر کراون و زۆر باوەڕیان بە بنەماکانی دیموکراسی هەیە بەڵام هەرو حیزبانە بینین کە زۆر جار کۆنگرەکانیان لە ینی گۆڕانکاری نوعی دروست ناکە و کۆنگرەکانیان هێندەی تێپەڕاندنەوەی کۆنگرێ و هێنانەوەی هەمان دەموچاو و سیاست و کللتوریشکردنە بەرەو ئەو دنیای ئازادی و دیموکراسی و کرانەوە و نێبوونەوە هەنگاو ناهێنێ خوێنەوە دوایە کە پارتی دیموکراتی کوردستان لەم کۆنگری چواردەیە بتوانێت چۆن لە قۆناغەکانی ترا زۆر جار ئەو هێزولانە سیاسانی تێپەڕاندووە و شتگەلێکی زۆر لەوان باشتر و تازەتر و نوێتری پێشکەش کردووە کۆنگری چواردەش وێزگەیەکی دیکە بێت و درێژکراوی ئەو زنجیرەیە لە گۆڕانکاری بێکە پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی 67 ساڵی تەمەنیا بەردەوام ینی کۆنگرە کۆنفرانس گەڕانەوە بۆ جەماوەرەکەی بەشداری پێکردنی ئەندام و کەوادر و مەسول بنکە و هەموو خەڵکانی کە لەناو پارتیا خۆیان ڕێخستووە باوەڕ دوایە کە ئەم کۆنگرەیە قۆناغێکی دیکەی پێشکەوتووە بێت لە ژیانی حیزبی و سیاسی پارتی دیموکراتی کوردستانە خۆی هەر با بڵێن قۆناغێکی سیاسی متەتەڵەباتەکانی قۆناغی خۆی دەستنیشانەکات مەسەلەن بۆ نمونە ئێمە لە قۆناغی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان تەبەنی ئۆتۆنۆمیە کرد بەڵام لە دوای ڕاپەڕین لە دوای بابڕین کایتر بەرەو کۆنگری یەکگرتن و ئەوانە ڕۆژپارتی و لە دوای ڕاپەڕین شکاتەوە تەبەنی فیدراڵی کرد بۆ هەرێمی کوردستانە واتە مەوێەوە بڵێم لە هەر کۆنگرەیەکە کە پارتی دیموکراتی کوردستان ئەیبەستێت جگەل لەوەی کە خەمی ئەوەیە کە حیزبەکە جارێکە وەکو قۆناغێک وەکو وێزگەیە کە بە ڕێزە داماژەت پێدا نوێ بکاتەوە و دیدگا و بۆچوونەکانی کادر و ئەندامانی نوێ کە بابڕین قۆناغی هێرزەکاری تێپەڕنەوە بنە ئەندامی پارتی و لە ناو ئۆرگانەکانی ئێمەدا کارەکەن دەوێت بەپێی بیر و بۆچوون و بەپێی متەتەڵەباتەکانی سەردەمی سیاسی ئەو قۆناغا لە کۆنگرەدا ئەوانە دەستنیشان بکات جیاوازی پارتی لەگەڵ لایەنە سیاسیەکانە زۆرە ئەتوانم بەمە ئاسمان و ڕێسمانە هیچ جارە هیچ حیزبێکی سیاسی جگەل لە حیزبی شوعی حیزبی شوعی عێراقی کەەوە حیزبێکی عمومیەتن عنی بە مقارنێ من نامەیە بیکەم لەگەڵ پارتیە
هیچ حیزبێک بەقەدەر پارتی کۆنگرەی نەبەستووە، هیچ حیزبێکیش بەقەدەر پارتی کۆنفرانسی نەبەستووە. مەسلەی بڕوابوونی پارتی بە کۆنگرە و بە کۆنفرانس لە ڕووی مەبدەئیەوە بڕوای پێەیە، نەک لە ڕووی شکلێتەوە. حیزبی سیاسیە لە ڕووی شکلێتەوە بڕوای پێەیە. مەسەن بۆ نمونە کۆنگرێگەکە بەس بۆی لەسەر ئەوساتی دەرەوەی خۆی بڵێن فڵان سین با بڵێن حیزب کۆنگرەی بەستووە. لای ئێمە لای پارتی ئەمە بوونی نییە، لای ئێمە وەکو مەبدە بڕوامان بە کۆنگرەیە، بڕوامان بە کۆنفرانسێ، بڕوامان بە با بڵێن بە فراوانکردنی پانتایەکانی ئازادی سیاسی چ لە ناو ئۆرگانەکانە، چ لەسەر ئاستی کەوادرمان، چ لەسەر ئاستی ئەندامی ئاسایی خۆمان، چ لەسەر ئاستی هەوادارانمان. ئەمە جیاوازی ئێمە لەگەڵ حیزبی سیاسیەکانی ترا. حیزبی سیاسی لانەیە با بڵێن بانگەشە بۆ کا بڵێ من دیموکراسی ترم، بەس لە ڕووی ئەمەریەوە ئەگەر دیقەت بدەینە ناو ئۆرگانەکانی خۆیان جۆرێک لە سەرکوتکاری هەیە، جۆرێک لە مۆنۆپۆل هەیە. لای ئێمە ئەو شتە و بوونی نییە. کاتێک کە کۆنگرەی ئێمە دەبەسرێت دروشمە سەرەکیەکەی مەسەلەی دیموکراسیە، مەسەلەی ئازادیە، مەسەلەی فراهەمکردنی دیدگا و بیرروبۆچوونە و دەربڕینی دیدگا سیاسیەکانی خۆتە لەسەر هەموو کێشە و ئەو ئالەنگارە سیاسانی کە ڕوودەدا لەناو ئۆرگانەکانە و فراوانکردنی مەودای دیالۆگ و پێشکەشکردنی دیسکۆرسی تازە و ئەمانە هەمووی وا ئەکات کە پارتی پێش هەموو شتێک وەکو هەیکەلەت بڕوایەکی تەواوی بەخۆی هەبێت و بڕوایەکی تەواویشی بە ئەندام و کادرەکانی ناو خۆی هەبێت کە پێویستە لە دروستکردنی بڕیاری سیاسیە بڕیاری تاگلایانە نەدرێت. کۆنگرە و ماهێتی کۆنگرە و تایبەتمەندێتی کۆنگرە بریتیە لەوە ئێمە لە ناوپارتی دیموکراتی کوردستانە بۆ مەشهورین کە بڕیاری سیاسیمان یەکگرتووە. کاتێک کە بڕیارێکی سیاسی دروستە بێت لە خوارەوە بۆ سەرەوە هەڵ دەدەن هەموو طبعاً ئەمە ناڵم بە شێوەیەکی مطلق تێگەی بۆی زۆر نەبێتە مجامەلە، بەڵام تا ئاستێکی باش ڕێژەیەکی باش لە کەوادرانی ئێمە مناقەشەی دروستکردنیە بڕیارە سیاسیانە بدە. من خۆم دەمێکە لە ناو حیزبەیە کارەکەم کاتێک کە بڕیاری گرنگ درراوە بە تەعمیم بۆ ئێمە هاتووە تویانە ڕێی خۆتان چێ لەسەر ئەم بڕیارە سیاسیە. ئەمە دەرهاویشتەی کۆنگرەیە کە بۆ ئێمە فێری ئەم باڵین ئەدەبیاتە سیاسی و حیزبی کردوین. یعنی ئەمە مەسەلەی کۆنگرە یعنی یەکێکە لەو ڕوانگانە، یەکێکە لەو بنەما و لەو وێزگانە و لەو ستراکچەرە گرنگانی پارتی کە یەک بۆ بڕیاری سیاسی، دوو بۆ بەشداری کادر و بڕوابوون لە ڕووی شخصیاتێکی معنەوی سیاسی کادرەوە لە ناو ئەم حیزبەیە کە بەشدار بێت لە ناو بڕیاری سیاسیە. کۆنگرە دایمەتە بەنی ئەوە ئاکات. یعنی بەڕێزیش لانەوە باش بزانیت پەیڕۆی ناوخۆی ئێمە یەکێک لە بنەما ئەساسیەکانی گرنگی داوە باڵێن سنتەری گرنگ یا لۆدی گرنگی خسۆتە سەر ئەندام دەبێت بەشدار بێت لە هەموو ئۆرگانەکانە، ئەندام دەبێت بەشدار بێت لە ڕووی لە دروستکردنی بڕیارە، ئەندام دەبێت بەشدار بێت لە ڕووی ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتنەوە بەرامبەر بە قیادۆ بەرامبەر بە ناوەندەکان. ئەمانە کۆمەڵێک کۆڵەکەی گرنگن کە ئێمە دایمە پشمان پێبەستووە و ئەم کۆڵەکە گرنگانە لە ناو کۆنگرەدا ئێمە قسەی لەسەرەکەین. و کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستانیش بێگومانم کە ئەمە دەوڵەمەندترەکات و هێزی سیاسی و هێزی معنەوی زیاتر دروزەکات بۆ کەوادرانی ئێمە کە لەناو ئەم کۆنگرەیەدا بتوانن زیاتر گۆڕانکاری باشتر بکەن و گۆڕانکاری نوێ بکەن و دیدگا و بیرروبۆچوونی نوێ و جۆری کارکردنی حیزبی سیاسی کە ئێستا لە دەرەوە با بڵێن زۆر شایعە زۆر بەناوبانگە ئێمە بتوانین ئەو مۆدێلانە بینینە ناو حیزبی خۆمانەوە و لەگەڵ هەرومەرجی سیاسی و کارکردن و تەکنیکاڵەتی کاری حیزبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بگونجێنین. دەست خۆشکە گزانە بۆ هەموو ڕوونکردنەوەکانت. پێم خۆشە هاوکاتیان لەگەڵ ئەنجامدانی کۆنگری چواردەیە باسی چێ بکەین کە پارتی دیموکراتی کوردستان وەکو گەورە هێزی هەرێمی کوردستان و خەڵکی باشووری کوردستان لە دۆخێک و هەلومەرجێکی تازەشە لە عێراقا بە تایبەتی گەسەی بکەین. دۆخی عێراق دۆخێکی پڕ لە شڵەژان و پڕ لە ئاریشەیە و کێشمان کێشمێکی گەورە لەسەر پێچێنان و پێچێنان نهێنانی حکوومەتی عێراقی و چۆنێتی هەڵۆشان و هەڵنەوشانەوەی پەرلەمان و چۆنێتی دووبارە سەرپێخستنەوەی پرۆسی سیاسی لە عێراق بابەتی گفتوگۆ و جەدەلێکی قۆڵە لە هەلومەرجێکی وایە کە پارتی کۆنگرا بەسێت و دروشمیشی بۆ هەڵبژاردنەکان کوردستانێکی بەهێز بوو. ئەنی خوێندنەوەی تۆ چییە بۆەوەی کە پارتی بتوانێت لە ڕێگەی ئەو تازەبوونەوەیە ڕۆڵێکی تربژێڕێەوە ئەمە دەسازی بکە بە قۆناغێکی تری سیاسی؟ خۆی یەکێک لە با بڵێن فەلسەفەکانی ڕێبازی سەرۆک بەرزانی نەمر کە ئێمە پیادەی دەکەین لە ناو حیزبی خۆماندا و بەتایبەتی لە ناو
کەوادرانە و با بڵین هەتا ئێستاش ئەتیبارێکی باشی هەیە و لە کۆنگرەکانیشە با بڵین بۆ بە بنەمایەکی باش بۆ کارکردنی ئێمە ئەوەیە سەرۆک بەرزانی نەمبەر یەکێک لە ئیشە باشەکانی ئەوەیە هیچ کاتێک دانوستانە دایلۆگ یا ئەوانەی ڕەت نەکردوێتەوە تەنانەت لەگەڵ حکومەتە مەرکەزیەکانیشە هەر کاتێک کەسێک لایەنێک کە دوژمنی هەرێمی کوردستان بوومەوە و دوژمنی پارتی دیموکراتی کوردستانیش بێ بالئەخەس تێگەی دەستی ئاشتەوایی درێژ کرد بێت دەستی چارەسەری جددی درێژ کرد بێت پارتی دیموکراتی کوردستان با بڵین دەستی بۆ درێژ کردووە و دەرگاکانی کراوە بۆ بابەتە قۆناغی ئێستای عێراقێکێک لە مەناغە سیاسیە زۆر معقدەکان لە زمانی فەڕەنسیا و شێگەڵە کۆمپلیکە ینی زۆر معقدە و چارەسەرکردنی ئەم دۆخە تەنیا بە پارتی دیموکراتی کوردستان ناکرێت ئەکرێ پارتی لەم کۆنگرێدا لە کۆنگرەی چواردەدا کاتێک کە بانگێشیانەکات وەکو داوەتنامە ئەمە خاڵێکی ئیجابی بێت دەستپێکی خاڵێکی ئەوە بێت کە زۆربەی زۆری لایەنە سیاسیەکان باوانەی کە نەیارن بەوانەی کە با بڵین بەڕەڵسکاری یەکترین لە ناو کۆنگرەکەی پارتیدا بەشدار بن بێتە خاڵی مڵتەڵق بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەمە با بڵین کارێکی ئیجابی باشە کە لەم کۆنگرەی چواردەیان من دەیبینم و واقعیادی ئێمە و جەنابی سەرۆک بەرزانی کە ئیشی لەسەرەکات و ئەگەر بە شێوە گشتێکی ئێمە باسی دۆخی عێراق بکەین ئەکرێت ئێمە لە ناو کۆنگرەدا جاری کە میکانیزمی نوێ باس بکەینەوە ئایا ئەو میکانیزمی کە لە ماوەی ڕابردووە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقا ویستمانە کاری پێ بکەین لەگەڵ لایەنەکانە لەگەڵ هاوپەیمانەکانە لەگەڵ لایەنە دژبەرەکانە ئایا سەرکەوتوو ویا سەرکەوتوو نەبووە ئێمە دەتوانین لە ناو کۆنگرەی چواردەدا ئەندامانی کۆنگرەی ئێمە لەوێدا با بڵین مناقەشاتی لەسەر بکەن بزانن ئایا خەلەلەکانی ئەگەر خەلەلێگە بوو بێت لە ماوەی ڕابردوودا لە ڕووی عملیەوە و با بڵین لە ڕووی میکانیزمی کارکردنەوە گەر هەڵەیەک هەبوو بێت ئێمە دەتوانین لەم کۆنگرێدا و هەڵەیە چارەسەر بکەین میکانیزمەکە بگۆڕین دیار ڕێگا هەیە بۆی بچیتەوە سەر ئەو ڕێگایی کە تۆ دەتوێت ئەویش کە ڕێگای ئاشتی و تێگەشتنە ئەگەر ئەمە تۆ وەکو مەبدە لاو بوو کە من هیچ گومانم لێ لە کۆنگرەی چواردەی پارتیە یەکێک لە مەبدە ئەساسیەکان و دروشمە ئەساسیەکانی پارتی ئەوەیە کە دەستی ئاشتەوایی بۆ هەموو لایەنە سیاسیە عەرەبی و کوردیەکان درێژەکە بۆی بتوانن ئەو قۆناغی کە ئێستا بەداخۆ تەبعا منەڵێم حکومەتی عێراقی و خەڵکی عێراقی پێوەی دەناڵێنێ پارتی ببێتە باعسێک ببێتە ڕێگایەک ببێتە هۆکارێک بۆ چارەسەرکردن و کۆکردنەوەی هەموو دەنگەکان و ئەکیدیشم لە کۆنگرەی چواردەدا ئەوە بە خاڵێکی گرنگ بە هەندوەرە گیرێت و فەرامۆژ ناکرێت و هەوڵ دەدێت جۆرێک لە میکانیزمی باشتر نوێتر چاکتر بدۆزرێتەوە بۆ چارەسەرکردنی ئەو پەیوەندیانەی کە لە نێوان هەرێم و پارتی و با بڵین گروپە سیاسیەکانی ناو دەوڵەتی عێراقی ئێستادا هەیە کە کێشەی گەورەیان هەیە. کاکزانات وەفیق بە کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان و شۆڤەکاری سیاسی سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤە و سوپاس بۆ هەموو شیکردنەوە و ڕاوەکردنەکانت. سوپاس بۆ بەڕێزیش. سوپاس بۆ جەنابەت. ئازیزان بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی ڕاڤە و بە ئومێدی کۆنگرەیەکی سەرکەوتوو بۆ پارتی دیموکراتی کوردستان تا دیدار و بەرنامەیەکی تر بەخواتانە سپارین.